ئەگەر حاڵەتی زۆر پێویست نەبێت سەردانی نەخۆشخانەی شەهید ڕەوبەگ لە شارە زۆر مەکەن چونکە پزیشکەکانیان بایکۆتیان کردووە. لایەکی تریشەوە ئەوە ماوەیە کە نرخی زی و بەردەوام لە بەرزبوونەوەی بەڵام بەخوا ناگات بە ئاستی زێر. مانەوە چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. ئەگەر بۆ حاڵەتی زۆر بە پەلە و فریاگوزاری نەبێت سەردانمان مەکەن و چارەسەرتان بۆ ناکرێت. ئەمە قسەی کارگەڕی نەخۆشخانەی شەهید ڕەوبەگن لە قەزای شارە زۆر. چونکە لە دوێنێەوە پزیشکانی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەکە بایکۆتیان کردووە. ئێستا لە نەخۆشخانەکە تەنیا کاربەندانی بەشی فریاکەوتن دەوام دەکەن. ئەوانیش تەنیا دەتوانن حاڵەتە زۆر بە پەلە و فریاگوزاریەکان ببیرن. پزیشکانی نیشتەجێی خولاو نیگەرانن و داوای دامەزراندن و پلە بەرزکردنەوە دەکەن. هەر بۆیە بایکۆتیان کردووە. جەمال محەممەد کارگێڕی ئێشگر لە نەخۆشخانەکە لە 1964ەوە داوا لە دانیشتوانی سنوورەکەی دەکات بۆ حاڵەتی زۆر بە پەلە و نەخوازراو نەبێت سەردانی نەخۆشخانەکە نەکەن چونکە بەهۆی بایکۆتەوە لەوێ هیچیان بۆ ناکرێت. ئەو پردەی لە زارگەلی هەیە ئیتر کەڵکی نەماوە و کاتی گۆڕینی هاتووە. ئێخۆی هەر کۆن بووە و لە نەکبەتی شەوی چواردەی ئەم مانگە بار هەڵگرێک کە باری ئاسنی پێبووە. لە بەدبەختی خەڵک و شۆفێرەکەی کاتێک بەسەر پردەکەدا ڕۆیشتووە بارەکەی کەوتووە. ئیتر بەشێکی پردەکەی تێک و پێکداوە. بە تایبەتی لە ڕێگەی گەری عەلیبەگ بەرەو خەلیفان هاتوچۆی پەخستووە. بەڵام ئەمە هەروە نامێنێ و خۆ ناکرێ ئەو ڕێگە استراتیژیە بە مەترسیەوە بمێنێتەوە بەڵکو حکوومەت هاتە سەرخەت و ئەمڕۆ شەممە. ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن بە 1964 وت. پردەداڕماوەکە خەڵکی چاکردنەوەی نەماوە و دەبێت بگۆڕدرێت و پردێکی نوێ دروست دەکەن. بە وتەی ئاگرین عەبدوڵڵا دروستکردنی پردە نوێیەکە لانیکەم 3 مانگی پێدەچێت. لەو ماوەیەشدا شۆفێران دەتوانن پردە بەدیلەکە بەکاربێنن کە بە شێوەیەکی کاتی دروست کراوە. فریای ڕانیە کەوتن بەڵام هێشتا زۆری ماوە بۆ ئەوەی کێشەی ئاوی ماڵان چارەسەر ببێت. چەند ڕۆژێک لەمەوبەر 1964 بە دوواداچوونێکی وردی بۆ کێشەی کەمی ئاوی خواردنەوەی قەزای ڕانیە کرد و هۆشداریدا لە ڕوودانی کارەساتێکی مرۆیی ئەگەر زوو فریای نەکەون. ئەوە بوو ئەمڕۆ ئیداری ڕاپەڕین کەوتە خۆ و بڕیاریدا 4 بیری ئیرتیوازی بە قوڵی 250 مەتر لێ بدات. سەلام عومەر بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین بە 1964 وت بیرەکان دەتوانن کێشەی کەم ئاوی 3 گەڕک چارەسەر بکەن. بەڵام کەمی ڕێژەی ئاوی پێویست لە سەرچاوەی قولە هێشتا هەڕەشەیەکی جددیە لەسەر دانیشتوانی ڕانی و پێویستە چارەسەرێکی باشی بۆ بدۆزرێتەوە. ئێستا باو باوی زیوە و ئیتر زێر گرام بووە و خەڵکی خۆی داوەتە کڕینی زی و هەرچەندە زیوی چاوی لە زێر کردووە و لە چاو جاران نرخەکەی 4 قات بەرز بووتەوە. هەکارۆمەر زیو فرۆشە لە بازاری گەورەی هەولێر و بە 1964 وت. ڕۆژانێک ئۆنسەی زیو بە $12 بوو ئێستا بە $38. ئەمەش بەرامبەر بە زێر 1/4 بەرز بووتەوە. خەڵک زیاتر لە زیو دەکەن چونکە هەرزانترە. باسی لەوەش کرد بۆی هەیە لە داهاتوودا زیو بێتە جێگرەوەی زێر. نرخی ڕۆژانەش لە بەرزبوونەوەدایە. ئەو دوکاندارە ئاشکرای دەکات ئێستا کوڕان و کچان کە هاوسەرگیری دەکەن بەشێکیان دێن زیو دەکڕن چونکە ئەگەر بەتەمای زێر هەرزان بێت دەبێت هەر بە سینگڵی بمێننەوە. هەروەها شتێکی دیکەش باز دەکات و دەڵێت ژن هەیە زێڕی کڕیوە کە شووی کردووە ئێستا دێت دەیفرۆشێتەوە و لە جیاتیەوە زیو دەکرێت. سەرنجتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە دیسانەوە هەواڵێکی خۆشە بۆ خەڵکی هەولێر دوای ئەوەی کە قۆناغی یەکەمی پرۆژەی فریاگوزاری ئاو لە هەولێر کرایەوە بەشێکی ئاوی گەڕەکانی چارەسەر کرد. ئەمڕۆ جارێکی تر بۆ قۆناغی دووەمی بەستنەوەی دانان و دابشکردنی تۆڕی ئاوی ناوخۆ بە پرۆژە زەبەلاحەکەوە پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر 25 ملیار دیناری تر تەرخان کرا و دەست دەکرێت بە قۆناغی دوو بۆ ئەوەی چەندین گەڕەکی تر لە بەستنەوەی ئاوی ماڵان و ئاوی خواردنەوە بە پرۆژە گەورەکەەوە پرۆژەی فریاگوزاری دەست پێ بکاتەوە. پرۆژەکە تەواوکەری پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێرە کە وردە وردە پارەی بۆ تەرخان دەکرێت و دەبێت لە مودەی دیاریکراوی خۆیدا تەواو بکرێت. کارەکانی قۆناغی یەکەم لە سنووری هەر سێ شارەوانی 4 و 5 و 6 بە کۆتا بهێنرێت. دەوێت لە ماوەی ئەم ماوە بە کۆتا بهێنرێەوە. دەست بە قۆناغی دووەم لە سنووری هەردوو شارەوانی 2-3 دەکرێت. واتە ئێستا کارەکانی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرای هەولێر بەردەوامی هەیە قۆناغەکانی و لە سنووری هەموو شارەوانەکانی هەولێر کاری تێدا دەکرێت بۆ ئەوەی
دانان و وەبەستنەوەی تۆڕی ئاوی ناوخۆیی بەو پرۆژە گەورەیەوە بگوازرێتەوە بۆ گەڕەکانی هەولێر بەردەوامی هەبێ و سەدان هەزار هاوبەش دەیان هەزار هاوبەش و سەدان ماڵیش لێی سوودمەند دەبن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.